بەرنامەی زمانێمە لە ڕادیۆی کوردستان 24 لە خزمەت ئێوەی خۆشەویستدا جۆگرازیەکانم. سڵاو و ڕێز لە عەزەدین و سەرکارەوە بۆ ئێوە لە ئەڵلقەیەکی دیکەی زمانێمە هاودەمتانین. ئەم جارە تەواوکاری ئەڵلقەی ڕابردووی بەرنامەی زمانێمە دەبێت، چونکە لە ئەڵلقەی ڕابردوودا فریانە کەوتین بە تەواوی بپڕژینە سەر باسکردنی پیتیە. ئەم جارەیان لەگەڵ میوانێکی تر و ورد و شارەزا لە بواری زمان قسە لەبارەی پیتیە ئەەکەین. پیتیە ئەوەی کە زۆر گرنگە و کێشەی لە نووسین و گوتندا لێ دەکەوێتەوە دوو جۆریانن زیاتر، ئەویش یائی ناوگر لەگەڵ یائی خستنە سەر لەگەڵ دکتۆر محەممەد ئەمین ڕستگار کە ئێمە هەر بە دکتۆر ڕستگار ناوی دەبین گفتوگۆی ئەو بابەتە دەکەین. بەخێر بێی دکتۆر. ڕێز و حورمەت مێمەوەستا عەزیزگیان بۆ جەنابەت و بۆ بیسەران و بینەرانی ئازیزیش کە دەمان بینەوە. زۆر سپاس. پیتیە ئەو مراویە جوانەی نێو زمانی کوردی جوان. من زۆر جار کە باسی ڕێزمان ئەکرێ ئەچمەوە سەر ڕاستپارلەکانی کۆڕی زانیار، نەمود زانیاری بۆ زانیار. ئەو مامۆستا مەسعود محەممەد لە کتێبی زاراوەسازی پێوانەدا باسێکە ئاڵێ وتمان کاکە ئەمە زانین نونی چاوگی لێ بکەرەوە ئەوە زانی، ئەلفوڕێی پاشگریشی پێوە بلکێنە وەکو گوتار وەکو ڕەفتار وەکو ئەوانە هەمویان تەواو زانیار تەواو بوو بڕایەوە. کەواتە کۆڕەکە ئەوانەی شت دەزان کۆ دەبنەوە نەک زانینەکان زانیاریەکان وەکو کۆڕەکە هی زانیارانە نەک هی زانیاریەکان. زانیارەکان زانیاریەکان زانیاری واتە دەیتاوانە ینی ئەوەی کە ئەوان بەرهەمی دێنن. جوان. مهم مەبەستی ئەوەیە ئەمە ئیسمی معنایە ینی زانیار. هێتا بینم هەندێک حتا لە نووسەرە گەورەکانە نووسن کۆڕی زانیاری کوردستان یا ئێجی زیادەوان دەکەن بە دوای گوایە ئەمە زانیاریە خۆی یایەکی شەقراوەت سەر ئەمە زانیاری کوردستان نە. گرنگ بێمەوە سەر بابەتەکە. جا ئێمە ئەگەر بمبورە بەتکایە ئەگەر بمانەوێ کوردستانەکەی بخەینە پاڵ دەکرێت بڵێن کۆڕی زانیاری کوردستان یەکە. ئەجێگەر بۆ ئەوەی لیان تێکەڵ نەبێت کە ئەو زانیاریە کۆی یان یای ناوگر هاتۆتە پاڵی یان یای خستنە سەر ئەمە یای خستنە سەر یای خستنە سەری هاتۆتە سەر نە یاکەی زانیاری نییە وەکو معلومات. جوان. هی ئەوەنیت ئەگەر بڵێن کۆڕی زانیارانی کورد ئەمیش دەبێت وانە بەڵام ناوی شوێنەکە گۆڕانکاری بەسەردادێ لە ناسینەوەدا. مهم ئەوەی کە ئەوان دایان ناوە کە وەکو کۆڕی زانیاری کوردستان هەر یاکە یای خستنە سەرە ینی پێویست بەوە ناکا بکێتە دوویا و بە جوانیش باسێکە هەتا ئەڵێ من لە ڕۆژی یەکەمیشا زۆر لەسەر ئەوە ڕۆیشتم کە ئەمە ئیسمی معنایە زانیار جوانە ئیتر پێویست بەوە ناکە یا بخرێتە سەری. بە جوانیش باسی کردووە ئەوانەی کە حەزیان لێتوان پشتنە سەری و بیخوێنەوە. گرنگ لە باسی زمانەوانیە و ڕێزمان و ڕێنووسیشە من ڕاستیەکەی زۆر پشتیان پێ ئەبەستم بە ڕاستپاردەکانی کۆڕ. ڕاستیەکەی یەکێک لە ڕاستپاردەکان کە ساڵی 2005 بە تایبەت جەختیان لەسەر کردوێتەوە لە چونکە ئەم ڕێنووسنامەیە کە کۆڕ ماوە دەریەکە هەر چەند ساڵ و نوێ دەکرێتەوە. هۆکارەکەی چییە؟ ئەو نوێکردنەوەیە بنشینەیەکی زێگیری نییە؟ بەرەوەڵا خۆ شتێکی جوانیشە خۆ پیا بچیتەوە و شتێکی ڕێکتر بخەیتە بەردەست وەکو قەدیم ئەیانوت وشەیە کە بە واو دەستی پێگر بە دوو واوەیان نووسی واوەکە. بەڵێ ئێستا نەماوە هەر واو ئێستا زانیان کاکە ئەم واوە زیاد پێویست ناکە ینی تو بێی دوو واو دابنی وازیان لێهێنا. هیوادارم ئەم یای ناوگریژە لە کۆڵ بێتەوە هەروەکو ئەو دواوەی کە لە سەرەتاوە دادەنرا و دوایی بە دەرکەوت کە ئەمە شتێکی زیادەیە و بارگرانیە بۆ ڕێنووس و پێویستیش ناکە ینی
زێدە خەرجیە زێدە خەرجی ئەوە بۆ شوێنێکی دی هەڵگرن باشە ئەو یا تۆ گرفتی چت لەگەڵی هەیە ئەم یای ناوگرە ڕاستیەکەی زۆر جار کە بێ بە ڕێنووسی زمانێکی تر زمانەکە خۆی لێک بدەیتەوە تووشی هەندێ کۆسپوتەگەرە دەبی بەڕاستی لە ڕێنووسنامەکەی 2005 کە ئارزم کردن ئەوەی کە باسی ئەچێتە سەرباسی یای ناوگر بەڵگەیەکی هێناوەتەوە بەڕاستی بەڵگەکە زۆر شاش بەڵگەکەیشی چییە؟ ئەڵێ بۆ نمونە وشەی دیار لە لاتینە بە پیتی لاتین ئێمە دیەکە نووسین و وایەکە نووسین و ئایەکی بزرۆکە ئەنووسین و ئەیەک و ئاڕێک دیار بەڵێ کەواتە یەک جارتر بیڵێمەوە دیەکە نووسین ئای بزرۆکە دەنووسین اینجا وای دەنووسین اینجا ئەلف و اینجا ڕێیەکە ئەی بابە ئەگەر وا بێت منە بێت لە کوردیا کە بەم ئەلفوبێیە کە ئێستا پێی دەنووسین ئەلفوبێ ئارامیە لە ئەسڵ بەوە کە بنووسین ئەبێ بنووسین دی یار ئێوە ماخولە ژیان بێم بکەمە ژیان بۆ وای لێ بکەمیان ئەو ئایا ئەو بزرۆکەیە دەنگێکی دەرنەبراوە لە گۆکردنا ئەسڵەن لە سەرەتایشەوە کە ڕێنووسیان داناوە زانیویانە ئەم بزرۆکەی بەڕاستی هیچ پێویست ناکات ئەگەر تو ئەو بزرۆکەی لە لاتینە دەرەکەوێت من بێم لە ئەم ڕێنووسەی خۆشمانە کە پێنووسین دەری بخەین ئەوانە یا دێتە سەرمان هەر هینەکەمان لێ تێکەدا نووسینەکەمان لێ تێکەدا وەکو ئارزمکردن ژیان ئێزە ژیان چۆنە نووسرێ لە لاتینە جەیەکە نووسرێ ئایەکی بزرۆکە ئەنووسرێ وایەکە و ئەیەکە و ئێنێک دڵ ژن ئەوەزین دیل ناکری گەنم بکەینە گەنیم باسی دیارت کرد من لە دیار لەگەڵ وشەی دیاری ئەو دوو وشەیە ڕۆژانە لە ناو ڕۆژنامەگەری کوردیدا لە نووسین لە دەنجەکان دووبارە دەبێتەوە دەڵێ فڵان کەس شوێنێکی بۆ فڵان کارە دیاری کرد ئەمن وشەی دیاری پێم وایە بەمانای پێشکەشکردنە دیاری وەکو هەدیە عەرەبیەکەی هەدیە شوێنێکی بۆ دیار کرد ئەو یا پێم وایە زیادە لەوێ دیاری کرد واتە بۆی کردە هەدیە بۆ نمونە دەڵێ سەرۆکی حکوومەت لە قەزای فلان شوێن پارچەزەویەکی یەکدۆنمی بۆ مستەشفا دیار کرد یان دیاری کرد کامەیان ڕاسترە بەڕایەوە من پێم وایە دیار کرد تەواوە هەندێکیش دەڵێن زۆربەی کاتیش دەنووسێت دیاری کرد ئەزانی هەندێک جار ئەو ئەسەن پیتی یا و واو بڵێن عیلەکان عیلەتدارەکان بڵێن دەردەدار دەردەدار ئەلفیش ئەو سیانە بەڵێ واو ئەلف و یێ ئەمانە زۆر جار لەبەرەوەی دەکێشرێن ئەم پیتانە توانی مەدێکی پێ بدەی بیکێشی هەتا زۆر بڕۆی زۆر جار تووشی کێشەمانەکەن لەو حاڵەتانە وا باشترە بچین لە زمان هینێک بێنین لایەکتر زمان بێت بە گوێرەی پێوەری خۆمان یعنی بە پێوەری زمانەکە خۆی وەکو چۆن هەندێک جار ئەڵێن فڵانە شعری فڵانە کەس بۆ نمونە مەولەوی لە شعرەکانی خۆی پێوەەر بێننەوە بۆی ڕاوەی بکەن لە زمانەکەی خۆشمان ئێستا تو وەرە هینی بخەسەر ئەو دیار و دیارە کە جەناب و فەرموود بزانین کامیان ئەساسترە وەلەو لە هینە لە کرمانجیە هەرڵێ دیارکردن دیار کرد ئەوان واڵێن ینی یای ناخەنە سەر بەس لە سۆرانیەکە ئەگەر جێناوی بڵین لەکاو بخێنە سەریان تو ناڵێ دیارم کرد ئەڵێ دیاریم کرد دیاریت کرد دیاری کرد ینی شوێنەکەم دیاری کرد دیاریم کرد ئێستا میمەکەم خستە سەر خۆی ناڵێ دیارم کرد چونکە دیار زیاتر مانای ئاشکرا ئادا لێوە
بەڵام دیاریکردن ینی دەستنیشانکردنی شوێنەکە من پێم وایە دیاریکردنەکەیش تەواوە ئەگەر بڵێم بەڵام ئەگەر وتت پێشکەشم کرد لەوێ دوویادەچێتە سەری دیاریم کرد ینی پێشکەشم کردە ئەزانی لای گەرمیانوانە شتێکی خۆشیانێ ئەو یاانە کە دەکەوێتە ناوشەوە زۆر جوان دەرێ بڕن چۆن بۆ نمونە ئێستا بۆ مناڵی کتێبەکەی خۆمم برد ئێستا بیکەینە کەسی سێمی تاک ناڵێک کتێبەکەی خۆی برد ئەڵێ کتێبەکەی خۆی برد خۆی ینی ڕێک دیارەکە یایەکی خۆیەکەیە یایەکشی ئەو کەسەکە خۆیەتی کە بردوێتی یعنی لە لایەکەوە کتێبەکەی خۆی بووە لایەکشە خۆی بردوێت خۆی کارەکەی ئەنجامداوە بردوێتەوە ئەجا من هەر لێرە بچمە سەرەوە کە لە ئەم سۆرانیە باوەی ئێستا ئەو یاانە نەماوە یعنی ئەڵێ کتێبەکەی خۆی برد حتا بۆ میمیش ئەڵێ کتێبەکەی خۆم برد ینی خۆمم برد کە تو بتوانی جێناو بخرتێنی جێناو چەند گرنگە جێناو بخرتێنی ئەی بابە یای ناوگر بۆ دێنیتەوە گۆڕێ تو جێناوت قرتاند ئەمیش یەکێک لەو بەڵگانەیە کە من عرضەکەم پێویستمان بە جێناو نییە کە ئێمە ببوورە پێویستمان بە یای ناوگر نییە نەک جێناو پێویستمان بە یای ناوگر نییە بۆ بتانی ئێستا هەندێک لە بەڵگەکانە خەمە بەر لە جەنابتان یەکەم ئەو بەڵگەیەکی هەنابوویانەوە بۆ یای ناوگر وتویان ڕێنووسەکە چونکە لە لاتینە ئەو بەڵگە بەڕاستی هەر بەڵگە نییە چونکە ئەگەر ئەو بەڵگەیە قبول کراو بێت دەبێت بەسەر هەموو شەکاندا بیسەپێنین ژیانیش بکەینە ژیان و دیار و وەکو جەناب و فەرموون ئەو بەڵگە هیچ ئەو هەر بەلایەک بەر لە زمانی خۆمانەوە بەڵگە بێنینەوە بۆ پێویستمان پێینی یەکەمیانەوەیە کە لە زمانی کوردیا ئەو یای کەسی سێمی تاک ئەسەن فڕیان داوە نەماوە نییە بەکاریشی نایان نێسە کە ئێمە بتوانین ئەوە لابین لەبەر ئاسانی زمانی جوای لات نمونەیەکم دەدەیە لەسەر لادانی کەس سێمت هەر ئەوە کە ئارزم کردی ئێسەوتم خۆی ینی ئەو کەسە خۆی ئێستا ڕاستە لە بادینیا لە کرمانجیاڵێ خۆ هەر خۆڵێت بەڵام لە لای خۆمان خۆی ینی ئەو خۆم منم خۆتی ژەنابتی ئێساڵێ خۆتت نیشاندا بەڵام میساڵێ خۆت نیشاندا ئەو تا ئێسان ئەقرتێنێ ینی دوو جێناوەکە ئێسە وەرە حتا لە کەسی دووەم و یەکەمیشە لایەدا ئەڵێ ناڵێ خۆم نیشاندا مەبەستی خۆممە ئەو خۆیشە کە خۆی نیشاندا ئەوە یاکە قرتە یای ناوگرە یای جێناوە کەواتە بۆ بێم یای ناوگردانم ئەمە بەڵگەیەکمان بەڵگەی تریشمان کە بچینەوە سەری زۆر لە چاوگە کوردیەکان بەیان کۆتاییان پێدێت بۆ نموناڵێ گەڕیان خوریان بەس ئەو یاە نەماوە ئێستا لە سۆرانی ئێرە ئەڵێ گەڕان ئێواشە تو ئەو یا فڕعەدەی کە بەشێکە لە چاوگەکە خۆی یای ناوگر بۆ دێنی زمانەکە قورسەکەیتەوە ئێستا بەس ماوەڵتە گریانیش بکەینە گران گریان بەس لەویان نەقەتا ماناکە چونکە گۆڕێ ئیتر لەوایانە نەیان کردووە بەس زۆر چاوک هەیە کە بەیان کۆتایی پێدێت ئەو یا ئەی قرتاوە نەماوە ئەسڵەن لە قسەکردنیشان نییە و لە نووسینیشان ناینووسن وەلەو لە کەرکک بەرە خوارەوە دەریا بڕن ئێساڵێ گەڕیان بە شوێنە ناڵێ گەڕام هەر ماوە لێ ئەگەر بەوە بێ بڵێن کاکە هەرچی ماوە بینوسین فەرمو بۆ ناچتە سەرەوە لەوایانە بۆ ناچتە سەرەوە ئێستا بۆ نمونە ماوەیەک فێر بوو بوون دەسەڵاتیان نووسی دەست هەڵات ئەمن زۆر دێتە بەرچاوم و پێی قەڵسە بنازم لەخۆ ئەو تا ئەو ها زیادە دەسەڵات خۆی لە ئەسڵا هەبووە بەڵامی تر کاکە سووار ڕۆیشت نەما ئەخر تۆ کاتێ دوو ئامراز دوو کەرستە بەیەکەوە دەلکێنی دەبێت هەموو شتێک سەرەکانی خۆش بکەی بۆ یەک بشێن جوان بلکێنە یەکدی وانە لە زمانیش هەروە تۆ دەست وڵات ئەو پاشگرەکە دێتە سەری دەستی هەڵێنا دەست هەڵێنا ینی هەرێنی هێزە
ئەو هەڵاتە کە دەڵکێتە سەر دەستەکە دەبێ کلکی ئەو سەری ئەو بۆ یەک بشێن ڕێک ڕێجام سوی بلکێنەیەک دی بسنە پاڵیەک جوان جا ئەگەر لە بنچینەدا لە پاڵیەک دانیشتن خێری خوای جوان ئەگەر نەدەبێ خۆش بکرێت ئەو لادانە خۆشکردنەکەی من پێم وابێ جوانە ئەلبەت لە کرمانجیەکە ئەڵێ دەست هلات ینی هەر ماوە هەلاتەکەی هەر ماوە لامەکەیشی سووکە تەمان لێوە بچینەوە سەر بەڵگەی تریش یای ناوگر ئەلبەت ئەو یای ناوگرە لە هەندێک شوێنە خۆی ئەسەپێنێ ناتوانین لای بدەی ئەمە دەبێتە حاڵەتی شاز جوانە ریسپارە جوان بۆ نمونە ئەگەر وشەیەکمان بە ئەلف کۆتایی پێات بێت وشەیەک ئەلف بێ ینی بزوێنێکی درێژ ئەلف درێژ بڵێ بمانەیە کۆی بکەینەوە ئەلفونون بخەینە پاڵی بۆ نمونە مامۆستا ئەلفونون بخەینە پاڵ مامۆستا ئەبێتە مامۆستایان ینی یایەک لەوێ خۆی سەپاند لەویە یان ئەگەر بە یای کراوە کۆتایی پێات بێ بۆ نمونە جێ یا بۆیش واوی کراوەش واوی کراوە و یای کراوە ئەلفی درێژ ئەمانە یای ناوگر ئەسەپێت لەوێ ناچاری بۆ نمونە لە بۆ ئەبێتە بۆیە تۆیە تۆسە بڵێ هین ئەوە ئەو ڕێکسەر بزوێنەکە چۆ سەری ئەوە هیچ نەکەوت بەڵام بۆ تۆ بۆ تۆیە بۆ کێ کەواتە واوی کراوە یای کراوە ئەلف ئەمانە یای ناوگر ئەسەپێتە سەریانە لە باخی شوێنەکانە بەڕاستی پێویست ناکات چونکە وای لە نووسەرەکان کردووە یای خستنە سەریان لێ تێک چووە لە یای خستنە سەرە کە پێویستە دای بنن شتێکیان خستۆتە سەر شتێکی تر گرەی ناوی لەوێ دای نانێت لەوێ کە ئەو یای ناوگرە لە بەلاش دایانێ هێوا بە تو یای خستنە سەرەکە و زەرورترە ئەوە دابنێ هەتا شتەکان تێک نەچێت جا نمونەی خستنە سەر ئیمڕۆ من هەر پێشەوەی لەگەڵ جەنابتانەدا بنیشم چوومە سەر هەر سایتی ماڵپەڕی کوردستان 24 دەستیان خۆش بێ بەڕاستی بۆیە ئێمە نمونە لە کوردستان 24 دێنینەوە چونکە بینەریان زیاترە خوێنەریان زیاترە کە تو بڕشت و زیاتر بوو تەماشات لەسەر زیاترە بێ زیاتر ئەبیتە هۆی ئەوە زمان پەرە بسێنێت یان هەندێک جار بەلا ڕێدا بڕوا بەڕاستی ئێستا من هەندێک نمونە لە ئەمانەی خۆمان بێنەوە لەوەی کوردستان بەڵێ لە کوردستان 24 بەڵێ ئەڵێت بۆ نمونە لە شوێنێکە نووسیوەتی بە گرنگیەوە لە پرسی ئازادی بە گرنگیەوە لە پرسی ئازادی کاری ڕۆژنامە نووسی دەڕوانێت ئازادی کە بخرێتە سەرکار یا ئەتری دەوێت ئازادی ئافرین کەچی لە گرنگیەوەکە زۆر مهم بۆ یای ناوگرەکەی بۆ داناوە ئەتوان نێسە لێرەی شەر بیبین نەگەر سەیری بکەن گرنگیەوە بە دوو یان نووسراوە کەچی لەو لاوە ئازادیەکە کە خراوەتە سەرکاری ڕۆژنامە نووسی یایەکی کەمە ئێواشە تو ئەوەنە یا گرنگە بەاتەوە یای خستنە سەرەکە ڕەچاو بکە نەک یای ناوگرەکە ئەگەر یایی خستنە سەرەکە ڕەچاونەکە ئەو یای ئازادیەکە دەبێتە خستنە سەر لە وشەی ئازادی شتێک لێ قرتان یایی وێ دەڕوە چونکە دوو یایی پێویستە زەروریەتی ماناش یای خستنە سەرەکەی پێویستە لەوێ دەبێت بە کەسێک کە ناوی ئازادە جوان من پێم وایە وای لێ ڕێک قسەکەی جەناب تاجا بێمەوە سەر قسەکەی جەناب وەرە یای ناوگر بێجگە لەو سێ شوێنەی کە باسم کرد کە بە ئەلف کۆتایی هاتبێ بە واوی کراوە بە یای کراوە لەوانی ترا یای ناوگر لادە هیچ ناقۆمێت هیچ نە لەمانە دەقۆمێ نە لە خوێندنەوەیشە ینی خوێندنەوەیشی لێ تێک ناچێت
بەڵامی سەو ئازادیە یاکەی یەک دانێ بۆ نمونە کەسێک بێژەرە کە ئەی خوێنێتەوە لی تێکەچی ئەگەر زۆر چست نەبێت و پرۆفشناڵ نەبێت لی تێکەچێت جا نمونەی تر بۆ نمونە هەر لەو هینە لە خوارەوەڵێت سەرۆکی حکوومەت بەردەوام پشتیوانی پرۆژەکانی ئاوی کردووە پشتیوانی کەچی لەویە هیای خستنە سەری دەوێت نووسێتی پشتیوانی ئەوە یەکێکی تر جا زۆر نمونەم ڕاستیەکەی دەرهێنا بەس هەر لێرە پێم خۆشە یەک شتریش باسکەم بۆ بەڕێزان کە ئەنووسن کاکەی ئەوە تەشدید بۆ دێننەوە دووپات بوونەوە دێننەوە ناو کوردی کە هەتا بۆ کورد و توێتی محەممەد تەواو بۆ ئیکێتە محەممەد ئەگەر وابێت لە شوێنەکانی ترژە کە تەشدیدی پێویستە ئەوانیش دانە چۆن حەلاقەکان وسێ حەلاق نایکاتە حەلاق بەس نازانم محەممەدەکەی بۆ لێ تێک چووە دیسانەی کاتەوە محەممەد دوومیمی بۆ چێ کاکە وەڵا و تەشدیدان لە کوردیە تاکو تەرایەک نەبێ وەکو بڤە ئەو ژەرتوانی بنووسی بڤە ئیلا و بیلای ناوێت کە حتمەن بنووسی بڤە دوو بڤە ناگۆڕێ و شێکی تر نزیک لەو نییە کە بڵێ ئەممانایە دەچێتە سەر ئەومانایە بەڕاستی ئەوە لە کوردیا زەرور نییە تاکو تەرا ئەگەر پێویستکە دایانی بەس مێن لە ئەوانە بەڕاستی ئەوە دانەندرێ باشە جا بێمەوە سەر نمونونەکانی تر تۆزە خێرا بەسەر چاو ئەڵێ شانۆگەریەکی کوردی بەشداری فستیواڵی نێودەوڵەتی شانۆی کرد نێودەوڵەتی ئافەریاکی خستنە سەری پێویستە ئێستا شانۆگەریەکە یای ناوگری بۆی داناوە زۆر مهم بووە لە بیری نەچووە کە هیچ پێویست ناکە کاکە تو وەرە شانۆگەریەکە یای ناوگر لادە هیچ ناقۆمێت چونکە ڕێنووس بەشێکی بۆ ئاسانی خوێندنەوەیە چەند بیر دەکەوە بەمانایەکتر لێ حاڵیبی ناگۆڕێ هەرە ئەوە بەڵام لەوەی دی تێک دەچێت ئەگەر نمونەی دیت هەیە لەسەر دەستگایدی ناویان مهێنە ئێمە قەینە ناوت هێنای وەلەوە هەمومان ڕاستیەکەی ئەبێ بە خۆمانە بچینەوە لە نووسینە ئێستا حتا شەمە و دووشەمەوە ئەوانە کاکە لەو خوارەوە هەرڵێن شەمە هەر بە یەک میمیش دەریە قەی ناکە ئێستا ئەوە بڵێن لە نووسینە تازە وتومانە هەر بە دوو میمەیان نووسین من لەسەر دەستگای تر شتێکم دیە و ڕۆژە ئەمەش زۆر بووەتە باو بەداخەوە دێن کاکە کەل و پەل و ئەمانە زۆر پێویست ناکە کارەکەی بە کۆ بۆ بینیتەوە وەکو بەشەر نییە زۆر ئێستا تووەڵی دووکەڵ و بڵێسە ئەبینرا ئێستا یەک لە ماڵپەڕەکان نووسیوێتی ئاگرێکی گەورە لە بەشێکی باڵەخانەی فڵان کەوت جا دوایی ئەڵێ بڵێسە و دووکەڵەکەی لە سەدان مەترەوە دەبیندران ئەو نونەیانی چی لەوێ نازانم ئەغە بابە دووکەڵەوە هەمووی هی یەک ڕووداوە یەک قەزیا ڕوویداوە لەو ڕووداوەوەش هەرچی هەبێ قەرە باڵخیەکەی لە دەوری کۆبۆتەوە تیمی فریاگوزاریەکە دووکەڵەکە ئاگرەکە هەمووی پێکەوە دەبیندرا جوانە جا من لێرە هەل بە دەرفەت دەزانم ماوەسا ئایزەدینگیان من ڕاستیەکەی ئەم بابەتی یای ناوگرە پێم خۆشە لە کۆری زانیارە باس بکرێت من خۆم ئامادەم لەوێ سیمینارە پێشکەشکەم لەسەر ئەم یای ناوگرە و بیخێنە بەر باس بزانین ئەمە چی لێ بکەین ڕاستیەکەی ئەم هەموو تێکەڵ و پێکەڵیە کەوای لە خەڵک کردووە یای خستنە سەریشی لەسەر تێپەڕێ بەسەرە ئیتر نازام ئەوان کەی ئامادەیان تایە بە بیکە پرۆژەیەک بە پێشکەشیان بکەین و بەخوا چەند جار قسەم کردووە ڕاستیەکەی نازام ینی بەشەر لە کوێوە بڕوە ئیلا ئەبێ کەسێک لەو دەستگا بناسیە و ئێمە ئەو بەرنامەیە دەکەینە داواکاریەک هێڵێکی پەیوەند بزانین چی دەڵێن هەوڵا پێم خۆشە ئەگەر ئەوە بکرێ مەمنونی جەنابیشتان دکتۆر جان کات دەڵێ بوەستن
بەدەست زۆر من پێم نەما. خۆشە و خۆزگە کاتە با زیاتر زۆر سپاسی دڵنیام جەنابتانە. شتی دیت لەبەر دەست بوو وەڵام ئەمانەویست باس بکەین بەس باشە بەوەندەی کە هەر بخرێتە شتێک کە خەڵک بیری لێ بکەنەوەوانەی کە لە بواری نووسینا ئیشەکەن ئەو بەڕێزانە بێنە سەرخەت هەتا زیاتر باسی لێوە بکەین و چارێکی بۆ ببینینەوە. زۆر سپاسانەکەم بەڕێزم. گرنگ یای خستنە سەر پێویسترە لە یایی ناوگر ئەوەمان بالەبیر بێ هەمومان. سپاس بۆ تۆ دکتۆر دیسان بەخێربەی ڕێز و خۆشەویستی عەزەدین و دلێر و سەرکار و هاوڕێیانی ترم لەودی و مینای ستۆدیۆ بۆ ئێوە تا هەڵقەیەکی دیکەی زمانێمە خوا ئاگاداری هەموو لایەک بێ.